ئایداسم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەکەینەوە. دانیشتنی ژمارە 13 ئاسایی وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمان دەکەین بەرنامەی کاری دانیشتن بخوێنێتەوە. بفەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی برگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 و برگەی سەیەم لە مادەی 18 و مادەکانی 47 48 52 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 13 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی دەی حوتی 2019 بەم شێوەیە بێت. یەکەم متمانەدان بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بە بریاری ژمارە حوتی ساڵی 2019 لە پەرلەمانی کوردستان ناوزەت کرا بۆ بە فەرمانی ژمارە 1 ساڵی 2019 سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕاست پێردرا بۆ پێکهێنانی کابینەی وەزاری نوێیەمی هەرێمی کوردستان. دوو خوێندنەوەی ناوی وەزیرەکان لەلایەن ڕاستپێردرا و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەپێی بڕگەی چواری مادەی 56 لە یاسای ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو بە متمانە پێدان لەلایەن پەرلەمانی کوردستانی عێراق. دووەم سوێندخاردنی بەڕێز سەرۆک جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانی کابینەی وەزاری نوێیەمی هەرێمی کوردستان بەپێی مادە 6 لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 هەموارکراو. سێیەم خوێندنەوەی هێلە گشتیەکان بەرنامەی کابینەی وەزاری نوێیەم لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق. زۆر سپاس. بەڕێز سکرتێری پەرلەمان بفەرمونون پوختەی دانیشتنی ژمارە 12 ئاسایی و ناوی ئامادەنەبووان بە مۆڵەت و بێمۆڵەت بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 12 ئاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 8 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. 1 دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. 2 خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەبوو ئامانەدەبووان لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. 3 دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. 4 دەنگدان و پەسەندکردنی یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان بە کۆی 80 دەنگ پەرلەمانتار. 5 کۆتایی هاتنی دانیشتەکان لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراون یان بە بێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارەی 12 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 8 2019. 1 زیاد جەبار محەممەد مۆڵەت. 2 فەیسەڵ عەباس عەولە مۆڵەت. 3 شوان کەریم محەممەد ئامادە نەبوو. 4 شنۆ عەشقی عەبدوڵڵا ئامادە نەبوو. 5 شیرین ئەمین عەبدولعەزیز مۆڵەت. بەڵێ. زۆر سپاس. پێشەکی بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بە ناوی گشت ئەندامانی پەرلەمانی کوردستان بە خێرهاتنی ڕێزدار جەنابی مەسرور مەسعود مستەفا بارزانی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی کابینەی وزاری نوێیەمی هەرێمی کوردستان و جێگرەکەی و کاندیدانی کابینەکە دەکەین. سوپاسی بەڕێزیان دەکەین کە پێشوادەی یاسایی کابینەکەی خستە بەردەمی پەرلەمان و ناو و سیڤی کاندیدانی پێشکەش بە پەرلەمان کرد. ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەکانی کاری دانیشتنی ئەمڕۆمان دەکەین. بڕگەی یەکەم بریتیا لە متمانەدان بە کابینەی وزاری نوێیەمی هەرێمی کوردستان.
پاش خوێندنەوەی ناوی جێگر و سەرۆک و وەزیرەکان لەلایەن بەڕێز کاندیدی ڕاستپێردراو بۆ سەرۆکی کابینەی وەزاری نۆیەم بە پێی بڕگەی 4 لە مادەی 56 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 تکا دەکەین ڕێزدار جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی بفەرمووێت تەنها لە جێگای تایبەتی خۆی هەڵسێتەوە بۆ متمانە وەرگرتن ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە ڕێزدار جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی ببێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 88 پەرلەمانتار متمانەی پێدا ڕێزدار جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. پیرۆزبایی لە جەنابیان دەکەین و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. ئێستا تکا دەکەین لە جەنابیان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ناوی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان بخوێنێتەوە. بفەرمونون. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم لیستەی خوارەوە ناوی کاندیدە پێشنیارکراوەکانمان بۆ پێکهاتەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر سیڤیەکانیان ئاراستەی بەڕێستان کراون. بەڕێز قوبات جەلال حسامەددین تاڵەبانی بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ناو و پۆستە وەزاریە پێشنیارکراوەکانەمانن: 1. فەرسەت ئەحمەد عەبدوڵڵا بۆ وەزیری داد. شۆڕش ئیسماعیل عەبدوڵڵا بۆ وەزیری کاروباری پێشمەرگە. ڕێبەر ئەحمەد خالد بۆ وەزیری ناوخۆ. ئاوات جەناب نوری ساڵح بۆ وەزیری دارایی و ئابووری. دکتۆر سامان حوسێن محەممەد بەرزنجی بۆ وەزیری تەندروستی. ئالان حەمە سەعید ساڵح محەممەد بۆ وەزیری پەروەردە. دانا عەبدولکەریم حەمە ساڵح عەبدوڕەحمان بۆ وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. ساسان عوسمان عەونی حەبیب بۆ وەزیری شارەوانی و گەشت و گوزار. دکتۆر ئارا محەممەد قادر ئەمین بۆ وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دکتۆر دارا ڕەشید مەحموود بۆ وەزیری پلاندانان. کوێستان محەممەد عەبدوڵڵا مەعروف بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی. محەممەد سەعید عەلی بۆ وەزیری ڕۆشنبیری و لاوان. عەبدوڵڵا محەممەد سان ئەحمەد بۆ وەزیری شەهیدان و ئەنفالکراوان. بێگەر دڵشاد شوکرۆڵڵا بۆ وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. کەمال مسلم سعید قەرەنی بۆ وەزیری بازرگانی و پێشەسازی. ئانۆ جەوهەر عەبدولمەسیح عەبدۆکا بۆ وەزیری گواستنەوە و گەیاندن. پشتیوان صادق عەبدوڵڵا بۆ وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی. کەمال محەممەد ساڵح خەلیل بۆ وەزیری کارەبا. خالد سەلام سەعید بۆ وەزیری هەرێم. ئایدن معروف سەلیم بۆ وەزیری هەرێم. ڤاڵا فەرید ئیبراهیم بۆ وەزیری هەرێم. بەڵێ زۆر سپاس. بفەرمونون. تکایە لە جێگای خۆتاندا بنیشنەوە. زۆر سپاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەکەین بۆ خستنە ڕووی ناوی کابینەکەی. ئێستا بەڕێز جەنابی قوبات جەلال حسامەددین تاڵەبانی کاندید بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەخەینە دەنگدان بۆ متمانە وەرگرتن. ئەوەی لەگەڵا دەست بەرزکاتەوە.
زۆر سپاس بەڕێز جەنابی قوبات جەلال حوسامەدین تاڵەبانی بەدەنجی 73 پەرلەمانتار بوو بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. پیرۆزبایی لێ دەکەین و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. ئەندامانی بەڕێزی پەرلەمان، ئێستا بەڕێز سکرتێری پەرلەمانی یەک بە یەک ناوی وەزیرەکان دیتکراوە بەڕێزەکان دەخوێنێتەوە. تکا دەکەین ئەو بەڕێزەی ناوی دەخوێندرێتەوە لە جێگای خۆی هەڵسێتەوە بۆ ئەوەی بیخەینە دەنگدانی پەرلەمانی کوردستان بۆ متمانە وەرگرتن. فەرموو بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز فرسەت ئەحمەد عەبدوڵڵا بە وەزیری داد با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز فەرسەت ئەحمەد عەبدوڵڵا ببێ بە وەزیری داد لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 84 پەرلەمانتار متمانەی پێدا. زۆر سپاس بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو سکرتێری پەرلەمان. بەڕێز شۆرش ئیسماعیل عەبدوڵڵا بۆ وەزیری کاروباری پێشمەرگە با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز شۆرش ئیسماعیل عەبدوڵڵا ببێ بە وەزیری کاروباری پێشمەرگە لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. تکایە دەستدانێن تا پرۆسەی هەژمارکردنی دەنگەکان تەواو دەبێ. هەفتە و سێ پەرلەمانتار متمانەیان پێدا. زۆر سپاس بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو سکرتێری پەرلەمان. بەڕێز ڕێبەر ئەحمەد خالید بۆ وەزیری ناوخۆ با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ڕێبەر ئەحمەد خالید ببێ بە وەزیری ناوخۆ لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەفتە و شەش پەرلەمانتار متمانەی پێدا. زۆر سپاس بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە.
بەڕێز ئاوات جەناب نووری ساڵح بۆ وەزیری دارایی و ئابووری با بفەرمێن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ئاوات جەناب نووری ساڵح ببێ بە وەزیری دارایی و ئابووری لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتاویەک پەرلەمانتار متمانەی پێدا زۆر سوپاس بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو سکرتێری پەرلەمان. بەڕێز دکتۆر سامان حوسێن محەممەد بەرزەنجی بۆ وەزیری تەندروستی با بفەرمێن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز سامان حسێن محەممەد ببێ بە وەزیری تەندروستی لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتاویەک پەرلەمانتار متمانەیان پێدا زۆر سوپاس بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. بەڕێز سکرتێری پەرلەمان فەرموو. بەڕێز ئالان حەمەد سەعید ساڵح محەممەد بۆ وەزیری پەروەردە با بفەرمێن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ئالان حەمەد سەعید ساڵح محەممەد ببێ بە وەزیری پەروەردە لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتا و پێنج پەرلەمانتار متمانەیان پێدا زۆر سوپاس بە زۆرینەی دەنجی پەرلەمانتاران متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز دانا عەبدولکەریم حەمەد ساڵح عەبدوڕەحمان بۆ وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن با بفەرمێن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز دانا عەبدولکەریم حەمەد ساڵح ببێ بە وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتا پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز ساسان عوسمان عەونی حەبیب بۆ وەزیری شارەوانی و گشتوگوزار با بفەرمێن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ساسان عوسمان عەونی ببێ بە وەزیری شارەوانی و گەشت و گوزار لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە.
85 پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر ئەمین بۆ وەزیری خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ئارام محەممەد قادر ئەمین ببێ بە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. حەفتا و شەش پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز دکتۆر دارا ڕەشید مەحموود بۆ وەزیری پلاندانان با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز دارا ڕەشید مەحموود ببێ بە وەزیری پلاندانان لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. حەفتا و پێنج پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز کوێستان محەممەد عەبدوڵڵە مەعروف بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز کوێستان محەممەد عەبدوڵڵە مەعروف ببێ بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. حەفتا و چوار پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز محەممەد سعید عەلی بۆ وەزیری ڕۆشنبیری و لاوان با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز محەممەد سعید عەلی ببێ بە وەزیری ڕۆشنبیری و لاوان لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. دەنگدانە. حەفتا و پێنج پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە.
فەرموو. بەڕێز عەبدوڵڵا مەحموود محەممەد سان ئەحمەد بۆ وەزیری شەهیدان و ئەنفال کراوان باو فەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز عەبدوڵڵا مەحموود محەممەد ببێ بە وەزیری کاروباری شەهیدان و ئەنفال کراوان لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. بۆ خۆشت بۆ تێدەنگ بدەی فەرموو. تا سوێن دەخوا بۆی هەیە دەنگ بدا ئەندام پەرلەمان. هەشتا و پێنج پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڵێ. پەرلەمان تکایە ئەو پەرلەمانتارانەی کە متمانە وەردەگرن بۆ کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان دەتوانن دەنگ بدەن تا سوێندی یاسایی دەخۆن. چونکە کاتێک کە سوێندی یاسایی دەخۆن هەموو ڕوکنەکانیان تێدا جێبەجێ دەبێت کە دەبن بە ئەندام لە ئەنجومەنی وەزیران. بەڵێ. فەرموو بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێز بێگەر دڵشاد شوکرەڵڵا بۆ وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو باب فەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە خات و بێگەر دڵشاد شوکرەڵڵا ببێ بە وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتا و سێ پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز کەمال موسلیم سەعید قەرەنی بۆ وەزیری بازرگانی و پیشەسازی باب فەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز کەمال موسلیم سەعید قەرەنی ببێ بە وەزیری بازرگانی و پیشەسازی لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتا و پێنج پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت پیرۆزە. فەرموو. بەڕێز ئانۆ جەوهەر عەبدولمەسیح عەبدۆکە بۆ وەزیری گواستنەوە و گەیاندن باب فەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ئانۆ جەوهەر عەبدولمەسیح ببێ بە وەزیری گواستنەوە و گەیاندن لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە.
وێنەگرەکان دەماستێک دەدات. هەشتا پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت. پیرۆزە. فەرموو. بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا بۆ وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز دکتۆر پشتیوان سادق عەبدوڵڵا ببێ بە وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. دەستدان مەگرن تکایە تا پرۆسەکە تەواو دەبێت. دوو دەنگیش وەرە. هەفتا و هەفت پەرلەمانتار متمانەیان پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت. پیرۆزە. فەرموو. بەڕێز کەماڵ محەممەد ساڵح خەلیل بۆ وەزیری کارەبا با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز کەمال محەممەد ساڵح خەلیل ببێ بە وەزیری کارەبا لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەشتا و پێنج پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت. پیرۆزە. فەرموو. بەڕێز خالید سەلام سعید بۆ وەزیری هەرێم با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز خالید سەلام سعید ببێ بە وەزیری هەرێم لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. شەست و هەشت پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت. پیرۆزە. فەرموو. بەڕێز ئایدن معروف سەلیم بۆ وەزیری هەرێم با بفەرمێ.
ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ئایدن معروف سەلیم ببێ بە وەزیری هەرێم لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. هەفتا و هەشت پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگێر پیرۆزە. فەرموو. بەڕێز دکتۆرە ڤاڵە فەرید ئیبراهیم بۆ وەزیری هەرێم با بفەرمێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە بەڕێز ڤاڵە فەرید ئیبراهیم ببێ بە وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. بۆ خۆشت دەکەوە. ئەستا پێوە دکتۆرە بە پێی پرۆتۆکۆڵ دەوێت پێوە. شماردم کاقبە. هەشتا و سێ پەرلەمانتار متمانەی پێدا بە زۆرینەی دەنگ متمانەی وەرگرت. پیرۆزبایی متمانە بەخشین لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆک و وەزیرە بەڕێزەکان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان دەکەین کە بریتە لە سوێند خواردنی بەڕێزان سەرۆک و جێگیری سەرۆک و وەزیرانی کابینەی وەزاری نوێیەمی هەرێمی کوردستان بە پێی مادەی 6 لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 هەموار کراو. تکا دەکەین زۆر بەڕێز جەنابی مەسرور مەسعود مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی عێراق بفەرموێت بۆ سوێند خواردن. من مسرور مسعود مصطفى بارزاني بخدای مزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز قوبات جەلال حوسامەدین تاڵەبانی بۆ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با بفەرمێ. من قوبات جەلال حوسامەدین تاڵەبانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز فرسەت ئەحمەد عەبدوڵڵا بۆ وەزیری داد با بفەرمێ.
فەرسەد ئەحمەد عەبدوڵڵا بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز شۆرش ئیسماعیل عەبدوڵڵا بۆ وەزیری کاروباری پێشمەرگە با بفەرمێت. من شۆڕش ئیسماعیل عەبدوڵڵا بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز ڕێبەر ئەحمەد خالید بۆ وەزیری ناوخۆ با بفەرمێت. من ڕێبەر ئەحمەد خالت بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز ئاوات جەناب نووری ساڵح بۆ وەزیری دارایی و ئابووری با بفەرمێت. من ئاوات جەناب نووری ساڵح بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز دکتۆر سامان حوسێن محەممەد بەرزەنجی بۆ وەزیری تەندروستی با بفەرمێت. من سامان حوسێن محەممەد بەرزنجی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز ئالان حەمەد سەعید ساڵح محەممەد بۆ وەزیری پەروەردە با بفەرمێت. من ئالان حەمەد سەعید ساڵح محەممەد بە خودای مەزن سوێن دەخۆم بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز دانا عەبدولکەریم حەمەد ساڵح عەبدوڕەحمان بۆ وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن با بفەرمێت. من دانا عەبدولکەریم حەمەد ساڵح عەبدوڕەحمان بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز ساسان عوسمان عەونی حەبیب بۆ وەزیری شارەوانی و گەشت و گوزار با بفەرمێت. من ساسان عوسمان عەونی حەبیب بە خودای مەزن سوێن دەخۆم
کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر ئەمین با بفەرمێ. من ئارام محەممەد قادرەمین بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز دکتۆر دارا ڕەشید مەحموود بۆ وەزیری پلاندانان با بفەرمێ. من دارا ڕەشید مەحموود بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکانی بگرم. بەڕێز کوێستان محەممەد عەبدوڵڵا مەعروف با بفەرمێت. من کوێستان محەممەد عەبدوڵڵا بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز محەممەد سەعید عەلی با بفەرمێت. من محەممەد سەعید عەلی بە خودای مەزن سوێن دەخۆم بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز عەبدوڵڵا مەحموود محەممەد سان ئەحمەد با بفەرمێت. من عەبدوڵڵا مەحموود محەممەد سان ئەحمەد بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز بێگەر دڵشاد شوکرەڵڵا با بفەرمێت. من بێگەر دڵشاد شوکرڵڵا تاڵەبانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز کەمال موسلیم سەعید قەرەنی با بفەرمێت. من کەمال مسلیم سعید قەرەنی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم.
بەڕێز ئانۆ جەوهەر عەبدولمەسیح عەبدۆکە با بفەرمێت. دستوري خوب وشهر نجيب شمت بابا وبرونا وروحة قدشة خالها امين. انا جوهر عبد المسيح عبدوكا قامن قاود لها ربا ومريمة تتقاود شاريروثة نطرن حيادة عمة وأرعد كردستان دعيرق وميقرنو ناموس ديه من آنو جوهر عبد المسيح عبدوكا بخواي مزن سوين دخوم كبدل صوزيوا باريزغاري ليكيتي قلو خاچي كردستاني عراق بكانو ريز لياسارة تاوكراوا كان بقرم. بەڕێز پشتوان صادق عەبدوڵڵا با بفەرمێت. من پشتیوان صادق عەبدوڵڵا بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی خاک و لە یەکێتی گەل و خاچی کوردستان بگرم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز کەمال محەممەد ساڵح خەلیل با بفەرمێت. من كمال محمد صالح بخداي مزن سوين دخوم كبدل سوزي و پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز خالید سەلام سەعید با بفەرمێت. من خالد سلام سعید شوانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بەڕێز ئایدن معروف سەلیم با بفەرمێت. من ئایدن معروف سەلیم بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕاچاوکراوەکان بگرم. من ئایدن معروف سەلیم Yüce Allah'ın adıyla Irak Kürdistan bölgesi halkın birliği ve vatandaşların haklarını müdafaa etmemize söz vererek sağ olun. بەڕێز دکتۆرە ڤاڵە فەرید ئیبراهیم با بفەرمێت. من ڤاڵە فەرید ئیبراهیم حوسێن بە خودای گەورە سوێن دەخۆم بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکانی بگرم.
بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیرە بەڕێزەکانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان، بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتارە بەڕێزەکانەوە پیرۆزبایەکی گەرمتان ئاراستە دەکەین بە بۆنەی متمانە بەخشینی پەرلەمانی کوردستان بە ئێوەی بەڕێز. ئەمڕۆ ڕۆژێکی دیگەی پرشنگدارە لە مێژووی گەلی کوردستان و هەنگاوی زیاتر لە چەسپاندنی دیموکراسیەت و دەستپێکێکی دیکەی نوێیە بۆ هەرچی زیاتر بەهێزکردنی دامەزراوە دەستوریەکان و حکومڕانی خۆبەخۆی گەلی کوردستان. پەرلەمانی کوردستان لەسەر بنەمای هاوسەنگی و هەماهەنگی و هاریکاری بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆ لە کاری تەشریعی و چاودێری خۆی بۆ هێنانەدی ئومێد و چاوەڕوانی گەلەکەمان بەردەوام دەبێت لەگەڵ کابینەی نوێیەم تاوەکو بە پێی تایبەتمەندی دامەزراوەکان بە هەمومانەوە کوردستانێکی بەهێزتر بنیاد بنین. بۆیە جارێکی تر بە ناوی گەلی کوردستان، بە ناوی پەرلەمانی کوردستان پیرۆزبایەکی گەرمتان ئاراستە دەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. بەڕێزان، ئێستا بەردەوامین لە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان و ئێستاش داوا لە زۆر بەڕێز مەسرور مەسعود مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی هێڵە گشتیەکانی کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بە ناوی خوای گەورە و میهرەبان، خوشکبرانی بەڕێز، هیوادارم تۆزێ پشوتان درێژ بێ، لەوانە چەند 20 دقایق نیو ساعتێک بخایەنێ بۆ خوێندنەوەی وتار و بەرنامەی کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندەمانی پەرلەمان، خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە دەستکەوتی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە متمانەمان پێبەخشرا و سوێندی یاساییمان خوارد. ئەمڕۆ لە سای خوێنی شەهیدان و تێکۆشانی پێشمەرگە قارەمانەکان و خۆڕاگری گەلەکەمان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەدایک بوو کە بەڵگەیەکی دیکەی ئیرادەی سیاسی هێزە کوردستانیەکانمانە کە پابەند بوون بە پرۆسەی دیموکراسی و دەستە و دەستکردنی دەستەڵات. لێرەدا بە پێویستی دەزانم ستایشی هاوڵاتیانی کوردستان کەم کە لە 30 2018 لە پرۆسەیەکی دیموکراسیدا بەشدار بوون و دەنگیاندا و سپاسیان دەکەین کە لە پێنا و پێکێنانی حکوومەتێکی بەهێز و پاراستنی تەبایی و یەکڕێزی هێزە سیاسەکان لەگەڵمان پشوو درێژ بوون. لەم ڕۆژەدا بە پێویستی دەزانم سپاس و پێزانینم ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی بکەم کە بەڕابەرەتی جەنابیان گیانی بەرگری و خۆڕاگری لە هەرێمدا بەرز و بەهێز ماوەتەوە و بەو هۆیەشەوە توانیومانە لە هەموو ئاستەکاندا بەرگەی سەختیەکان بگرین و ئیرادەی گەلەکەمان بە سەرخواستی ناحەزان سەرخەین. هەر لێرەدا سپاس و ڕێزم ئاراستەی کابینەی هەشتەم بەتایبەت برای بەڕێزم کاک نێچیروان بارزانی دەکەم کە لە ڕۆژە سەختەکانی ڕابردوودا لە خزمەتی هاوڵاتیان و نیشتیمان بەردەوام بوون و دەستکەوتی بەرچاویان بۆ خزمەت و گوزەرانی هاوڵاتیان هەبووە. بەڕێزان، سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم پەرلەمانتارانی کوردستان، سپاسی ئێوەی نوێنەرانی گەل دەکەم کە متمانەتان بە خۆم و جێگیری سەرۆکوەزیران و وەزیرە بەڕێزەکانی هاوکارم بەخشی، بێگومان بە هەموو توانایەکمان هەوڵ دەدەین لە ئاست ئەم متمانەیە بین. پلان و ئامانجەکانمان بۆ خزمەتی هاوڵاتیان لە چوارچێوەی بەرنامەیەکی کار ڕێخستووە کە نەخشە ڕێگای سەرەکی و گشتیمان دەبێت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەک برگەی دوهەمی وتارەکەم دەیخەمە ڕوو. بەڕێزان، زۆربەی حزب و لایەنەکانی بەشداربووی ئەم کابینەیە لە ماوەکانی ڕابردوو بە دروشم و وتاری جۆرە و جۆر باسییان لە پێویستی خزمەتێکی باشتری هاوڵاتیان کردووە. هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەیەدا بکرێنە کردار و جێبەجێ بکرێن، چونکە ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کاروەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. بۆیە لای ئێمە هاوڵاتی محوەری سەرەکی دەبێت و ئامانجی گەورەمان خزمەتکردنیانە بە بێجیاوازی. چاوەڕوانی زۆر لەم کابینە دەکرێت. هەوڵ دەدەین لە ئاستەم چاوەڕوانیە بین. لە هەمان کادا هیوادارم جەماوەری خۆشەویستمان واقعبین بن و کۆسپ و کێشە و گرفتەکەلەکە بووەکان بەرچاو بگرن،
چونکە تێپەڕاندنی ئەم کۆسپوتەگەرانە بە شەو ڕۆژێک ناکرێت و دەبێت هەمومان پشتیوان و هاوکاری یەکتر بین. دەمانەوێت لە سەرەتاوە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ڕازگۆ و شەفاف بین و واقعی دۆخەکە لە بەرچاو بگرین، بەڵام لە هەمان کاتدا بەڵێنی ئەوە دەدەین کە ئەوەی لە تواناماندا بێت درێغی نەکەین و لە پێناو چارەسەری بنەڕەتی گرفتەکان و خزمەتی گەل و وڵات هەموو هەوڵ و توانایەکمان دەخەینە کار. بەڕێزان، بە پێی هەموو ڕاپرسیەکان خواستی یەکەمی هاوڵاتیان ڕوبەڕووبوونەوەی گەندەلیە. خواستی یەکەمی منیش لەم کابینەیەدا ڕوبەڕووبوونەوەی گەندەلی و ئەنجامدانی چاکسازیە. گەندەلی دیاردەیەکی ترسناکە، بەڵام نەبووەتە کلتور و لە تواناماندایە بە پاڵپشتی ئیرادەی هاوڵاتیان و هاوکاری دام و دەستگا پەیوەنددارەکان لە ماوەیەکی کەمدا ئەم دیاردەیە بە ڕێژەیەکی بەرچاو بەرتەسک و بچوو بکەین. ئەو هەنگاوانەی تا ئێستا بۆ بەرەنگاری گەندەلین راون بەرز دەنرخێنین و لە مەولاش بە هیچ جۆرێک بەرامبەر بە گەندەلکاران و سەرپێچیکەران نەرمینان وێنین و دەبێت خواستی هاوڵاتیان بەجێ بگەیەندرێت. بەڕێزان، ئەندامانی پەرلەمان و جەماوەری خۆشەویستی کوردستان هەموو ئەم وەزیرە بەڕێزانەی هاوکارم کە لەلایەن حیزبەکانیانەوە پێشنیار کراون ئێستا دوای ئەوەی متمانەیان پێدرا و سوێندی یاساییان خوارد بوون بە وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان و لە مەولا ئەجندا و بەرنامەی حکوومەتی هەرێم جێبەجێ دەکەن و هیچ وەزارەتێک یان وەزیرێک ناتوانێت و ڕێگەی پێنادرێت لە دەرەوەی بەرنامەی حکوومەت ڕەفتار بکات. وەزیرە بەڕێزەکان سەر بە هەر لایەنێک بن پێویستە بزانن وەزارەتەکانیان هی هەموو خەڵکی کوردستانە و نابێ بەرژەوەندیە تایبەتی و حزبیەکان باڵ بەسەر هیچ وەزارەتیان دام و دەستگایەکی حکومیدا بکێشێت. ئەم حکوومەتە کار و چالاکی و خزمەتگوزاریەکانی لە هەر بستێکی کوردستاندا دەبێت و حکوومەتی هەمووانە. بەڕێزان، حکوومەتێکمان وەرگرتووە کە چەندین ملیارد دۆلار قەرزارە. ئەم قەرزانە کەلەکە بۆی ڕەوشی نالەباری دارایی دۆخێکی نەخوازراوە و دەبێت هاوڵاتیانی ئازیزمان و هەموو دڵسۆزان لە هەرێمی کوردستان و عێراقیش بزانن کە بەشی زۆری ئەم قەرزانە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی فیدراڵ، ئەویش بەهۆی نەناردنی بەشە بودجێک کە موچە و مافی هاوڵاتیانی هەرێم بووە. ئەم ڕەوشە داراییە لە دەستپێکدا کابینەکەمان ڕوبەڕووی دۆخێکی سەختی دارایی دەکاتەوە، بەڵام هەوڵ دەدەین بە پێی بەرنامەی کارمان ئەم دۆخە تێپەڕێنین. لێرەدا جێگەی خۆیەتی ئاماژەیەک بە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بکەین و بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵ بەکردەوە نیازپاکی خۆی بۆ چارەسەری کێشەکان پێشان داوە کە جێگەی پێزانینە. بۆیە دەبێت هەردوو لامان سوود لەو کەشە ئیجابیە وەرگرین و بە پێی دەستور هەنگاو بۆ چارەسەری گشت کێشە هەڵواسراوەکان بنین و لێرەدا دڵنیایی دەدەین کە ئەرکی هەرە لە پێشینەمان کارکردن دەبێت بۆ ئەوەی زەمینەیەکی لەبارتر بڕەخسێنین تاکو دانوستاندەکان بەرهەمدارتر بکرێن و بەکردەوە ئەنجامەکان ببینین. بۆ دەرخستنی نیازپاکیشمان لە ماوەیەکی نزیکدا دوای جێگیربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکەین و هاوکار و هاوهەڵوێستی ئەو هێزانە دەبین کە خوازیاری سەقامگیری و پێشکەوتنی عێراق و هەرێمی کوردستانن و کوردستانێکی بەهێز هەوێنێک دەبێت بۆ عێراقێکی فدراڵی بەهێز و پێشکەوتوو. لە کۆتاییدا داوای هاوکاری و پشتگیری لە هاوڵاتیانی کوردستان دەکەم تاکو بتوانین پێکەوە ڕوبەڕووی گرفتەکان ببینەوە و بەرنامەی کاری حکوومەت بۆ خزمەتی گەل و نیشتیمان جێبەجێ بکەین. خوا پشتیوان بێت بەردەوام دەبین لە هەوڵ و تێکۆشانمان بۆ وەدیهێنانی ئامانجە پیرۆزەکانی باب و باپیرانمان و پابەند و بەرپرسیار دەبین لە خەباتێکی سەردەمیانە تا گەیشتن بەو قۆناغی کە ئاواتی شەهیدانمان و هەموو تێکۆشەران و پێشمەرگە قارەمانەکان و هاوڵاتیانی خۆراگری کوردستان بووە. ئەمەی لێرەدا دەخەینە ڕوو تەنیا هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەتە و تێدا ئامانجی گەورەمان هەڵگرتووە و ئیرادەیەکی بەهێزیشمان هەیە بۆ جێبەجێکردنیان، بەڵام دەمانەوێت زۆرترین کار و کەمترین گوتارمان هەبێت. ئێستاش هێڵە گشتیەکانتان بۆ دەخوێنمەوە.
هێڵە گشتەکانی بەرنامەیەکاری کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بەرنامەیە لەسەر بنەمای ڕێکەوتنە سیاسیەکان و پوختەی بەرنامەی گشت لایەنە بەشداربووەکانی ناو کابینەی نوێیەم ڕێکخراوە بۆ چوون و پلانی تێکڕای بەشداربوونی ئەم کابینەیە لەخۆ دەگرێت. جێبەجێکردنی ئەم بەرنامەیەش بەرپرسیارەتەیەکی هاوبەشی سەرجەم لایەنە بەشداربووەکانی ناو ئەم کابینەیە دەبێت. هێڵە گشتەکان لە چەند سەربابەتێکدا پۆلین کراون بەم شێوەی خوارەوە. لە ئاستی چاکسازیدا یەکەم کار دەکەین بۆ چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی لە موچەخۆر و خانەنشین و چارەسەرکردن و ڕێخستنەوەی دەوام و گرتنەبەری ڕێکاری یاسایی لە بەرامبەر هەر سەرپێچیەک کە لەم کەرتە کرابێت ئەمەش لە ڕێگەی چەسپاندنی یاسا و دروستکردنی ئەنجومەنی ڕاژە و ئامادەکردنەوەی یاسای چاکسازی و ناردنەوەی بۆ پەرلەمان بە فۆرمێکی تازە و گونجاو. دووەم کار دەکەین بۆ نەهێشتنی ڕوتین و هەروەها خێراکردنی ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان و ڕێزگرتن لێیان لە دام و دەستگا فەرمیەکاندا بەکردەوە هەوڵ دەدەین بۆ خزمەتگوزارکردنی دامەزراوە حکومیەکان لە ئاست هاوڵاتیاندا. لە پەیوەندی بەم بابەتەوە هەرچی زووترە پەرە بە خزمەتگوزاری ئەلەکترۆنیەکان دەدەین. سێەم نابێ بەرپرسانی باڵای حکوومەت پێگەی کارگێڕی خۆیان بۆ بازرگانی و دەوڵەمەندبوون بەکاربهێنن. بە پشتبەستن بە یاسا بەرکارەکانی هەرێم نابێ بەرپرسان کاری بازرگانی و بەڵێندارەتی و بەرهێنان بکەن و لێپرسینەوە لە هەر سەرپێچیەک لەم بوارەدا دەکەین. چوارەم ئەنجامدانی ئیفات سەفەر و بەستنی کۆنگرە و کۆنفرانس بە پێی پێویستی دەبێت و ڕێگە لە بەهەدەردانی سامان و خراپ بەکارهێنان و بەلا ڕێبردنێکدا لەم بوارەدا دەگرین. پێنجەم بە هەموو توانامانەوە ڕوبەڕووی هەموو جۆرە گەندەڵیەکی دارایی و کارگێری دەبینەوە و ڕێگر دەبین لە بەهەدەردانی سامانی گشتی و زێدەڕەوی بۆ سەر ملک و ممتەلەکاتی هەرێم ئەمەش لە ڕێگەی کاراکردن و پشتیوانیکردنی دامەزراوە فەرمی و یاسایەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزەها و داواکاری گشتی. شەشەم کار دەکەین بۆ چەسپاندنی شەفافیەت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا بە تایبەتی لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆیەکان. بۆ ئەم مەبەستەی سەرەوە کار دەکەین بۆ دامەزراندنی سندۆکی داهاتە نەوتیەکان بە پێی یاسای پەیوەندیدار. حوتەم بە پێی ستانداردە جیهانیەکان چاکسازی لە کەرتی تەندروستی و دەرمان و خوراک دەکەین و ڕێکاری یاسایی بۆ هەر سەرپێچیەک کە لەم لایەنە ژیاریەدا بکرێت دەگرینە بەر. بۆ ئەم مەبەستانەش دامەزراوەی خوراک و دەرمانی هەرێم سەر بە ئەنجومەنی وەزیران دادەمەزرێنین. هەشتەم چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت و هەموو ڕێکارێکی یاسایی و کارگەڕی دەگرینە بەر بۆ ڕێگەگرتن لە خۆدزینەوە لە باج و میکانیزم و پێوەری تازە دەگرینە بەر بۆ ڕێخستنی باج. نۆیەم کار دەکەین بۆ ڕێگەگرتن لە قورخکاری بە پێی یاسای بەرکار و ڕەخساندنی دەرفەتی لەبار بۆ ململانەی بازرگانی ڕەوا و هەندانی کۆمپانیاکانی پشکداری. دەیەم پشتیوانی کاری چاودێری پەرلەمان دەکەین و بۆ ئەم مەبەستەش پابەند دەبین بە هەموو ڕێکارەکانی چاودێری لە پەرلەمانی کوردستان بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆ بنەماکانی کاری پەرلەمانی هەروەها بە پێی بنەماکانی کاری پەرلەمان ڕێز لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دەگرین. یازدەیەم سندوقی خانەنشێنی بە پێی یاسای پەیوەندیدار لە هەرێم کارا دەکەین بۆ ئەوەی ئەم سندوقە گەرانتی مافەکانی خانەنشینانی هەرێمی کوردستان بکات. دوازدەیەم بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لە پێناو بەهێزکردنی سیستەمی بەرگری و ڕۆبەڕووبوونەوەی مەترسیەکان و پاراستنی ئاشتی و ئاسایشی هەرێم پێداچوونەوە بە میکانیزمی ڕێخستن و یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و هەوڵ دەدەین بە هاوکاری پسپۆرانی ناوخۆ و دەرەکی ئەم هێزانە لە ستانداردە سەربازیەکان نزیک بکەینەوە. سیانزدەیەم کار دەکەین بۆ سەروەرکردنی یاسا و ڕێزگرتن لە سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری و نابێت لە کوردستاندا کەس لە سەروی یاسا بێت هیچ کەسێک ڕێگەی پێنادرێت بەهۆی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی و حزبی لە دەست یاسا ڕابکات و خۆی لە دەرەوەی یاسا ببینێتەوە. هەروەها کاری جدی دەکەین بۆ کۆنتڕۆلکردنی دیاردەی بڵاوبوونەوەی چەک لە ناو کۆمەڵگەکەماندا. لە ئاست خزمەتگوزاریەکاندا یەکەم کار دەکەین بۆ باشترکردنی کەرتی تەندروستی گشتی و گەیاندنی خزمەتێکی باشتری تەندروستی بە هاوڵاتیان و هەوڵی جێگیرکردنی سیستەمی بیمە یا خوددڵنیایی تەندروستی بە پێی پێوەری گونجاو
بۆ دۆخی هەرێمی کوردستان دەدەین هەروەها کار دەکەین بۆ پێشکەشکردنی ڕەشنووسی یاسای مافی نەخۆش و ڕێخستنەوەی ماف و ئەرکی پزیشکان بۆ پاراستنیان لە هەر دەستدرێژیەک. دووەم، کار دەکەین بۆ چارەسەریەکی بنەڕەتی بۆ کێشەی کارەبا لە زیادکردنی ئاستی بەرهەمهێنان و کەمکردنی بەهەدەردان و دابەشکردنێکی پێشکەوتوو وە گونجاوی کارەبا. هەروەها کار دەکەین بۆ ڕێخستنەوەی گونجاوی نرخی کارەبا و دامەزراندنی میکانیزمێکی کاریگەر و سەردەمیانە بۆ کۆکردنەوەی پارەی کارەبا لە بەکاربەران. سێەم، کار دەکەین بۆ چاککردن و بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریەکانی پەروەردە و فێرکردن لە کەرتی گشتی و دانانی ڕێکاری ڕاکێشانی بەشداری سەرمایەدارانی هەرێم و دەرەکی بۆ بەشداری لە ئاواکردنی قوتابخانەی نوێ لەو شوێنانەی پێویستە. هەروەها کار دەکەین بۆ بە پێداچوونەوە بە منهەجی پەروەردەیی و گونجاندنی نەوەڕۆکیان بە پێی ستانداردە باوەکان. چوارەم، کار دەکەین بۆ سوودوەرگرتن لە سەرچاوە ئاویەکانی سەرزەوی هەرێم بۆ بواری خواردنەوەی هاوڵاتیان و بە جۆرێک ئاوی پاک بگەیندرێتە هەموو هاوڵاتیان و تا بکرێت ئاوی ژێرزەوی بەهەدەر نەدرێت. پێنجەم، کار دەکەین بۆ پاشترکردنی ڕێگەوبانی هەرێمی کوردستان و سیستەمی هاتوچووی هەرێم و هەوڵ دەدەین و بەرهێنانی بیانی و کەرتی تایبەت بۆ ئەم بوارە ڕابکێشین و ڕێگەوبانی هەرێم کە ساڵانێکە هۆکاری زیانی گیانی و مالی هاوڵاتیانمانە لە ستانداردە باوەکان نزیک بکەینەوە. شەشەم، کار دەکەین بۆ ڕەخساندنی بواری کار بۆ کەرتی تایبەت و فراوانکردنی و بەرهێنان لە بوارە جیاجیەکانی وەک پیشەسازی و کشتتوکاڵ و گەشت و گوزار تاکو بەم هۆیەوە دەرفەتی کار زیاد بکرێن و یاسای کار بە جۆرێک ڕێک بخرێن کە دەرفەتی کار بۆ گەنجانی هەرێم زیاتر بکرێت. حوتەم، کار دەکەین بۆ زامنکردن و ڕێخستنەوەی سەرجەم مافە یاسایەکانی کارمەند و کرێکارانی کەرتی تایبەت بە جۆرێک مافی خانەنشێنی و ژمێرەکانی کار و بیمە یاخود دڵنیایی تەندروستی و داهاتویان پارێزراو بێت. هەشتەم، خزمەتی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوەکان و کەمەندامانی سەنگەر و بریندارەکان و قوربانیانی هەڵمەتەکانی جێنوساید و زیندانیە سیاسیەکان لە کارەبەرایەکانی حکوومەت دەبێت. هەروەها کار دەکەین بۆ پێداچوونەوە بە لیستەکانیان و پاکردنەوەیان لەو ناوانەی بە شێوەی نائاسایی زیادکراون. نوێم، بە مەبەستی دەستەبەرکردنی ژیانێکی شایستە گرنگی تایبەت بە کاروباری خاوەن پێداویستە تایبەتیەکان دەدەین. دەیەم، ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە و کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی. کار دەکەین بۆ بەکارخستنی سیستەمێکی پێشکەوتووی ڕیسایکل و چارەسەری زبل و خاشاک و کەمکردنەوەی مەترسیە ژینگەیەکان. یازدەیەم، لەسەر شێوازێکی دادپەرەوەرانە و هاوسەنگ کار دەکەین بۆ ئاوادانکردنەوەی شار و قەزا و ناحیەکان و گرنگی تایبەت دەدەین بە هاندانی خەڵکی لادێکان بۆ مانەوەیان لە گوند و دێهاتەکانیان و گەیاندنی خزمەتگوزاری شایستە بۆیان. دوازدەیەم، گرنگی تایبەت دەدەین بە فەرهەمکردنی پانتای کاری ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە چوارچێوەی یاسادا و پاڵپشتی بوارە وەرزشی و هونەری و فەرهەنگی و کولتوریەکان دەکەین لە هەرێمی کوردستان. سێزدەیەم، کار دەکەین لە پێناو گرنگیدان بە خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەمەش لە ڕێگەی پێشخستن و بەرزکردنەوەی ئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە ڕووی جۆری هەروەها فەرهەمکردنی دەرفەتی لەبار بۆ خوێندن و توێژینەوەی زانستی. هەروەها کار دەکەین بۆ ڕێخستنەوەی کاری زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان و پێداچوونەوە بە کواڵەتی زانستی و نرخەکانیان. چواردەیەم، بە ئەلکترۆنیکردنی کاروباری حکوومەت واتە حکوومەتی ئەلکترۆنی چ لە ئاست کاروباری ناوخۆی حکوومەت و چ لە ئاست پێشکەشکردنی خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکان بۆ هاوڵاتیان لە ئەرکە لە پێشینەکانمان دەبێت و بەم هۆیەوە ڕێگە لە ڕوتین و بەهەدەردانی سامانی گشتی و کاتی هاوڵاتیان و دامەزراوەکان دەگیرێت و کواڵەتی خزمەتگوزاریەکان بەرز دەکرێتەوە. پانزدەیەم، گەنجانمان سەرمایەکی نیشتیمانی گەورە و کاریگەری مرۆڤین و ئایندەسازی وڵاتەکەمانن. بۆیە لە میانەی کار و بەرنامەی گشت وزارەتەکان کار دەکەین بۆ بەکارخستن و ئاراستەکردنی توانەکانیان بەرەو بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست و پێشکەوتوو کە ئایندەیەکی گەشتر بۆ وڵات فەرەهەم کات. شازدەیەم، شوێنەوارە مێژوویەکانمان بەشێکن لە سەرمایە مێژووی کولتوری وڵاتەکەمان و پاراستنیان ئەرکێکی لە پێشینەمان دەبێت و کار دەکەین بۆ
بەهێزترکردنی ئالەتی دۆزینەوە و سەرپەرشتی و پاراستنیان و هەروەها هەوڵی بەکارخستنی کاراتری ئەم شوێنەوارانە دەدەین بۆ بواری گەشتیاری بە پێی ستانداردە باوەکان. لەسەر ئاستی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدرال. یەکەم، حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی فەرمی دانوستان دەبێت لەگەڵ حکوومەتی فدرالی بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەم مەبەستە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەستەی دانوستان دروست دەکەن بۆ دانوستان لەگەڵ بەغدا و بەدەستهێنانی مافە دەستوریەکانی گەلەکەمان. دووەم، دەستور بنچینەی هەر دانوستانێکی هەولێر لەگەڵ بەغدا دەبێت و دووسیەکانی پەیوەست بە مادەی 140 و پێشمەرگە و بودجە و سامانە سروشتەکان و قەرەبۆی ئەنفال و شەهیدان و زیندانی سیاسی و زیان لە کەوتوانی دەستی ڕژێمی بەعەس و هەموو مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێم لە نزیکترین کاتدا بابەتی گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی عێراقی فدرال دەبێت. سێیەم، هەوڵەکانمان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەگشتی و کەرکووک بە تایبەتی دەستی پێکردووە و جەخت لە پێویستی خێراکردنی ئەم پرۆسەیە دەکەینەوە بۆ ئەم مەبەستەش دەبێت هەرچی زووترە دۆخی سەربازی سەپێنراو لەم ناوچانە کۆتایی پێبێندرێت و بگەڕێتەوە بۆ دۆخی پێش دەی 6 2014 و ئەم ناوچانە لەلایەن پێکاتە ڕەسەنەکانی ئەو دەڤەرانە بەڕێوە ببردرێت و بەکردەوە دەست بە جێبەجێکردنی قۆناغەکانی مادەی 140 دەستور بکرێت. چوارەم، هەڕەشەی تیرۆر هێشتا هەڕەشەیەکی گەورەی سەر هەموو عێراقە. حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بە بەردەوامی ڕوبەڕووبوونەوەی تێروریستان و ئامادەی هاوکاری تەواوی لەگەڵ حکوومەتی فدرال و هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە تیرۆر هەیە. بۆ ئەوەی ئەو هەڕەشەیە بنبەر بکرێت، حکوومەتی هەرێم ئامادەی هێزی پێشمەرگە بۆ هاوکاری سوپای عێراق لە دوورخستنەوەی هەڕەشەی تێروریستان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دووپات دەکاتەوە. پێنجەم، کار دەکەین لە پێناو دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراقی فدرال بە تایبەت لە بابەتەکانی موچە و دابینکردنی پێداویستی سەربازیان. شەشەم، هەوڵ دەدەین هەرچی زووترە دۆسیەی نەوت و گاز لەسەر بنەمای مادەی 111 و 112 دەستوری عێراقی فدرال چارەسەر بکەین و یاسای نەوت و گاز لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەربچێت. هەروەها هەوڵ دەدەین دەستەی گشتی چاودێری داهاتەکانی فدرالی وەک لە مادەی 104 دەستور داهاتووە دامەمەزرێت. حوتەم، جەخت لە ڕەچاوکردنی پشکی هەرێمی کوردستان لە دامەزرەوە فدرالیەکانی عێراق بەگشتی و لە وەزارەتەکانی دەرەوە و بەرگری و نەوت بە تایبەتی دەکەینەوە. هەشتەم، کار دەکەین بۆ چەسپاندنی هەرچی زیاتری بنەماکانی سیستەمی فدرالی بە ڕێگەی دروستکردنی ئەنجومەنی اتحادی و هەروەها جەخت لەسەر پرینسیپەکانی تەوازن و تەوافق و شەراکەت لەگەڵ حکوومەتی اتحادی دەکەینەوە. نۆیەم، جەخت لەسەر دەرکردنی یاسای دادگای فدرالی عێراق دەکەینەوە بە جۆرێک یاساکە گەرانتی سەربەخۆی دادگای فدرالی بکات. ئازادی و دیموکراسی و پێکەوە ژیان. یەکەم، پێداگیری لەو پێکەوە ژیانە ئاشتیانەی نێوان پێکاتەنەتەوەی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و مسلمان و ێزدی و مەسیحی و زەردەشتی دەکەینەوە و ئەو تایبەتمەندیەی هەرێم دەپارێزین و بەهێزتری دەکەین. دووەم، پێداگیری لەسەر چەسپاندن و بەهێزکردنی بنەما دیموکراسیەکان و ئازادی یەکسانی و دەستخستنی زانیاری بە پێی یاسا بۆ هاوڵاتیانی هەرێم دەکەینەوە و بەرگریکاری مافەکانیان دەبین و دژی هەموو دەمارگیری و تونندڕەوەیەکی تایفی و ئاینی و ڕەگەزی و حزبی دەوەستینەوە. سێەم، دژی هەر جیاکاریەیەکی ڕەگەزی و پەراوێزخستنی ڕۆلی ئافرەت دەوەستینەوە. پێویستە ئافرەتان بەتوانا و لاتووی خوانەوە ڕۆڵ و پێگەی شایستەی خوان لە کۆمەلگەدا وەرگرن و بەشداریەکی کارای ناوکایی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی هەرێمدا بکەن. چوارەم، هاوڵاتیانی کوردستان ئازادن هەر بیر و باوەرێکی سیاسی لە چوارچێوەی ژیانی سیاسی هەرێمدا هەڵبژێرن و نابێ لە کوردستاندا هیچ کەس لەسەر بیر و باوەری سیاسی و سەرپێبوونی حزبی سزا بدرێت و پێویستە بە شێوەیەکی دادپەروەرانە مافە زەوتکراوەکانی ئەو کەسانە بگەڕێنرێتەوە کە لەم ڕۆوە زیانمەند بوون. پەیوەندیەکانی هەرێم لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی. یەکەم، دام و دەستگا فەرمیە پەیوەنددارەکانی هەرێم پەیوەندی هەرێمی و نێودەوڵەتیەکان بەڕێوە دەبن و بۆ ئەم مەبەستە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەسەر بنەمایەکی یاسایی نوێ ڕێک دەخرێتەوە. دووەم،
جەخر لەسەر پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتانی دراوسێ دەکەینەوە بە جۆرێک بە ڕەچاوکردنی بەرژەوەندی هاوبەش و ڕێزی دوولایەنە پەرە بە ئاستی پەیوەندیەکان لە گشت بوارەکاندا بدرێت. سێەم، پشتگیری چارەسەری ئاشتیانەی گشت کێشەکانی ناوچەکە دەکەین و پێگەی هەرێمی کوردستان بە ئاراستەیەک بەکاردەهێنین کە بەشێک بن لە ڕاوتی چارەسەری. چوارەم، حکوومەت یاریمی کوردستان هەوڵ دەدات نوێنەرایەتیان وەکەیەکان لە دەرەوەی هەرێم بەهێز بکات و نوێنەرایەتی نوێ بەپێی پێویست لە وڵاتان بکاتەوە و زەمینەیەکی لە باریش دەرەخسێنین بۆ ئەوەی وڵاتانی زیاتر کۆنسۆلگەریەکانیان لە هەرێم بکەنەوە. لە ئاستی ئابووری و داراییدا. یەکەم، کار دەکەین بۆ ئەوەی ئابووری هەرێم فرەچەشن و فرەڕەهەند بێت و تەنیا پشت بە نەوت و گاز نەبەسترێت. بۆ ئەم مەبەستە پەرە بەکەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری دەدەین و هەوڵ بۆ ڕاکێشانی و بەرهێنانی دەرەکی لەم کەرتانەدا دەدەین. دووەم، کشتتوکاڵ بوارێکی سەرەکی گرنگیدانمان دەبێت و کار دەکەین بۆ پێشخستنی ئەم کەرتە بە ئامراز و مەکانی پێشکەوت و فراوانکردنی جۆری و چەندی بەرهەم بە پێی بنەمازانستیەکان. کار دەکەین بۆ بەکارهێنانی سەرچاواویەکان و دروستکردنی بەندەوە وەرزی و هەمیشەیەکان و گڵدانەوەی ئاوی پێویست بۆ بواری کشتتوکاڵ و زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەرێم. جەخت لەسەر پاراستنی بەرهەمی خۆماڵی و پشتیوانی جۆتیارانی هەرێم دەکەینەوە و کار دەکەین بۆ ڕەخساندنی بازاری گونجاوی نەوەوە و دەرەوە بۆ بەرهەمەکانیان. سێەم، کار دەکەین بۆ ڕێخستنەوەی سیستەمی بانکی لە هەرێم و بەکارخستنی ئەو سیستەمە بۆ خزمەتگوزاریە کەسی و گشتیەکان و بەکارهێنانی ژمارە بانکیەکان و کارتە ئەلکترۆنیەکان بۆ ئالۆگۆڕی دراوی و خەرجەکان و ڕێژەی مامەڵە بە پارەی کاش کەم بکرێتەوە. چوارەم، هانی وەبەرهێنان دەدەین لە هەموو بوارەکاندا بۆ ئەمە بەستەش لە سەر ئاستی ناوخۆ دەرەوەدا دەرفەتی یەکسان و دادپەروەرانە بۆ هەموو لایەک دەرەخسێنین لەسەر ئەو بنەمایش کار دەکەین بۆ داڕشتنەوە هەموارکردنەوە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا. لە ئاستی کارگێڕی، یەکەم، کار دەکەین بۆ چەسپاندنی لامەرکەزیەتی ئیداری پارێزگاکان کە گونجاو بێت لەگەڵ سیستەمی یاسایی و کارگێڕی هەرێمی کوردستان و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و دابەشکردنی ئەرک و بەرپرسیارەتی بە پێی یاسا لە ژێر چاودێری سەرۆکایەتی حکوومەت. دووەم، کاری جددی دەکەین بۆ تەرشیقی هەیکەلیەتی دام و دەستگاکانی حکوومەت لە خوارەوە بۆ سەرەوە بە شێوەیە کە بۆ هەرێمی کوردستان گونجاو بێت، ئەمەش بە پێی پلانێکی توکمە و ئامادەکردنی نەخشە ڕێگایەکی مەدەنی لە ماوەی 4 ساڵی داهاتوو. زۆر زۆر سپاس بۆ کاتتان و گوێگرتنتان. زۆر سپاس بۆ بەڕێز مەسرور مەسعود مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ خستنەڕووی هێڵە گشتیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، ئاگادارتان دەکەینەوە کە سبەینێک کاتژمێر 11 دانیشتنی ئاسایی ژمارە 14 پەرلەمانی کوردستانمانە بێ و داواتان لە یەکەین لە کات و ساتی خۆیان ئامادە بن. و ئاگاداریشتان ئەەکەینەوە کە پاش کۆتایەتنی ئەم دانیشتەیە سەرجەم پەرلەمانتەرانی بەڕێز بانگێش کراون بۆ نیوەڕەخوانێک لەگەڵ سەرۆک و جێگر و وەزیرە بەڕێزەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە هۆڵی مامۆستا سعد. بۆیە بەڕێزان لێرە دادێنە کۆتایی دانیشتنی ئەمڕۆمان و بە هیوای سەرکەوتن بۆ گەلی کوردستان.